ومن آياته أن خلقكم من تراب ثم يرى الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم لقد خلقنا الإنسان في أحسن هەنگاوە سەرەتاییەکانی بە مرۆڤ بوون و حکمە شەرعیەکانی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بلاني بريز خوشويست صلاحي خواهي پروردگارتان لبيت. باسی حکمی شەشەم ئەکەین لە حکمەکانی نەفەقەی لە حکمەکانی حمل بەگشتی و من ضمنهم ئەمڕۆ ئەگەینە سەر بابەتی نەفەقەی حمل. نەفەقە یعنی لە زاراوەی عولەمایە بریتیە لە خەرجی دابینکردنی پێداویستیەکانی مرۆڤ. سێ هۆکار هەیە لە ڕوانگەی شەرعیەوە بۆ ئەوەی کە نەفەقەی پێ واجب بێ. یعنی ئێمە کاتێک گەڵین خەرجی کەسێک لەسەر کەسێک واجبە ئەبێ سێ هۆکار هەبێ. هۆکاری یەکەم بریتیە لە پەیوەندی هاوسەرگیری، واتە ژیانی ژن و مێردایەتی. ئافرەتێک تۆ هەر نایناسی، هیچ پەیوەندیت پێوەی نییە، لەوانەیە لەو سەرجادەیەش ببینی مەرحەبای نەکەی کە عەقدی زەواجی لەگەڵا ئەکەی ئەبێ بە برای باوکە هەموو پێداویستیەکانی دێتە ئەستۆی تۆ بە شەرتێ 2 ڕۆژ لەمەوە بێژە و ئافرەتە لەوانەیە بمردایە بۆ سنتێکی تۆ نەتەیایە. ئەمڕۆ کە خێزانی تۆیە هەرچی پێداویستیەکانی هەیە دێتە ئەستۆی تۆ. تەمەن کە ئەشڵین نەفەقە ڕەگەزەکانی چین؟ بۆ نمونە ئێمە خەرجی باسەکەین. خەرجی خێزان کە باسەکەین کە یەکەم هۆکارە بۆ واجب بوون، یەکەم بریتیە لە خواردن. واتە ئەم مرۆڤەی کاڵین نەفەقەی دێتە ئەستۆی جەنابەت ئەبێ خواردنی بۆ دابینکەی. خواردن بە هەموو مواسەفات و مستەلزەماتەکانیەوە. ئیتر بۆ نمونە خواردن بەشە خۆراکە سەرەکیەکان ئەگرێتەوە، ژەمە خۆراکە سەرەکیەکان ئەگرێتەوە، سەوزەوا دەگرێتەوە، میوە ئەگرێتەوە، گۆشت ئەگرێتەوە. یعنی خواردن بریتینە لە نانی وشک. پێداویستی خواردنی ئەم مرۆڤە بە شێوازێک کە لەو کللتوری ئەو وڵاتە یا ئەو کۆمەلگایە باوە ئەو پێی ئەوترێ بەشێک ڕەگەزێک لە ڕەگەزەکانی نەفەقە. خاڵی دووەم بریتیە لە پۆشاک، واتە دابینکردنی کۆی پۆشاکی ئەم مرۆڤە. اینجا بۆ نمونە ئەم ئافرەتە جلی دەرەوەی هەیە وەکو پۆشاک، جلی ماڵەوەی هەیە، جلی دەرەوەی ئەبێ جلی شینی جابێ، جلی شایی جابێ، جلی دەوامی جابێ، لە ماڵەوە جلی خەوتنی جایە، جلی ئیشکردنی جایە، بە هەموو ئەم پێداویستیانەوە. لە پۆشاکی تەپڵی سەرەوە کە لەشکەکەیەتی تا بەری پیکە گۆرەوەکانێتی، هەموو ئەمانە ئەبێ بە ڕەگەزی دووەمی نەفەقە کە پێی و تێ پێویستەکان. بەشی سێیەم بریتیە لە شوێنی حەوانەوە، کاڵین نەفەقەی ئافرەتێک لەسەر هاوسەرەکەیەتی، واتە شوێنی حەوانەوەی ئەم ئافرەتە لەسەر هاوسەرەکەیەتی. خاڵی چوارەم بریتیە لە پێداویستی پزیشکی، یعنی ئەم ئافرەتە ئێمە خواردنی بۆ دابینەکەن، ئەگەر نەخۆش کەوت مەصرفی لەسەر کێیە، پارەی عەمەلیاتەکەی کێ ئەیدا. هەموو ئەم پێداویستیانەش دیسانەوە مستەلزەماتی نەفەقەن، واتە ئەرکی پیاوە کە بۆ خێزانەکەی دابین بکە. خاڵی پێنجەم بریتیە لە مەسەلەی کاتی خۆی فوقا ئەمە بابەتە قسەیان لەسەر کردووە، گرتنی خزمەتکارێک بۆ ئافرەت بۆ ئەوەی کە خزمەتی بکە لەو کار و پێویستیانەی کە ئەرکی ئەو نییە لە ماڵە خزمەتکارێک بۆی بکە. طبعاً ئەمە بابەتێکە عرف تەسیراتێکی زۆری هەیە لەسەری ئەو وردەکارێکی ئێمە ناچینە ناوی لەبەروی معنی نین پێی، بەڵام گرنگ ئەوەیە جەنابتان کە ماڵی نەفەقەی کەسێک لەسەر کەسێکە نەفەقە ئەمانە ئەگرێتەوە. وتمان خاڵی یەکەم لە هۆکارەکانی واجببوونی نەفەقە بریتیە لە بوونی خێزان. طبعاً ئافرەت کاڵین پرۆسەی هاوسەرگیری قاعیدەی نەفەقەی لە قاعیدەی نەفەقەی هەموو شتەکانی تر جیاوازترە. چۆن؟ نەفەقەی ئافرەت پیاو سوال بکە پێویستە نەفەقەی خێزانەکەی دابین بکە، سوال بکە، چونکە ئەمە شەرعەن وەقانونەن حەقێکی ثابتی ئافرەتە بەسەر پیاو. ئافرەت چەند دەوڵەمەند بێ، داهاتی چەند لە داهاتی مێردەکەی باڵاتر و زیاتر بێ، ئافرەت واجب نییە لەسەری نەفەقەی خۆی بکێشێ، 1 سنت صرف بکە. یعنی ئافرەتێک مدیر عام بێ باشە لە شوێنێکە مانگی 6 ملیۆن دینار وەربگرێ، مێردەکەی مامۆسایەکی ئیبتیدایی بێ، بە قەیران و پاشەکەوتی موچەوە مانگی 300,000 وەرگرێ، ئەو مەجبور نییە لە 6 ملیۆنەکەی سنتێ سەرف کا بۆ خۆی، نەفەقەی لەو 300,000 کە مێردەکەی وەرێگرێ. بەپی ئەو عەقدی زەواجەک ئەو گرێبەستەی کە هەیە لە بینمانە.
ئەمە حەقا یعنی ئەمە ئیتر هیچ کابراوتی منەت و ئەم لاولایتیان نییە ئەگەر ئافرەتەکە خۆی خەرجیکە لە پیاوەتی خۆی خەرجەکە لە شەهامەتی خۆی خەرجەکە ئەگەر میراتی ماڵی باوکی چەنی بەرکەوتی بێ مەجبور نییە دینارێکی سەرفکا بۆ ماڵی مێردەکەی مەجبور نییە ئەگەر بیکا لە پیاوەتیەیکە خێزانەکەی عەبدوڵای کوڕی مەسعود زۆر دەوڵەمەند بوو عەبدوڵای کوڕی مەسعود فەقیر بوو خێزانەکەی زەکاتی ئەدا بە عەبدوڵای کوڕی مەسعود هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتی من ئەکرێ زەکاتی ماڵەکەم بدەم بە عەبدوڵای کوڕی مەسعود یعنی پارە سەرف ناکە بۆ ماڵەکەی نەیبەخشێ پێی بە زەکات بیداتێ فەرمی بەڵێ بۆ چونکە نەفەقی عەبدوڵای کوڕی مەسعود و مناڵی عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ لەسەر خێزانەکەی واجب نییە کەواتە خێزانەکەی ئەڵێ ئەکرێ زەکاتی بدەمێ فەرمی بەڵێ ئەکرێ زەکاتی ماڵەکەت بێ بە مێردەکەت کەواتە بەڕێزان ئەمە پێمانەڵێ نەفەقەی ئافرەت بەم شێوازە لەسەر پیاوەکەی واجبە غەیری ئافرەت ئەم قاعیدەیە ئەگۆڕێ بۆ نمونە سوتمان سەبەبی یەکەم بۆ واجببوونی نەفەقە خێزانە سەبەبی دووەم بریتێ لە کەسایەتی خزمایەتی خوێن چۆن مناڵ نەفەقەی لەسەر باوکی واجبە باوک نەفەقەی لەسەر مناڵەکانی واجبە خوشک لەسەر برا واجبە بەس ئەمانە بە پێوەر و پێودانگی خۆیان نەک ئاوا بەڕەهایی بۆیە باسی ئافرەتم کردووە لەو زۆر معنی نەبووین بۆ مۆزوعەت بەد لە دەروی بابەتەکەی ئێمە بووی ئەم خاڵی جیاوازیە تێبگەین نەفەقەی ئافرەت بە چاوپۆشیکردن لە هەموو بارودۆخەکان لەسەر مێردەکەیەتی ئەم نەفەقەی کە ئێمە باسێکین کە پێی وتێن نەفەقەی خزمایەتی نەفەقەی خوێن نەفەقەی کەسایەتی ئەمە بە مەرج واجب ئەبێ بە مەرج واجب ئەبێ بۆ نمونە ئەم مناڵی کە ئێمە ئێستا باسیەکەین نەفەقەی مناڵێکی کۆرپەلە یا مناڵێکی لەدایک بوو ئەسڵەن نەفەقەی لەسەر خۆی واجبە یعنی ئێمە قاعیدەیەکمان هەیە ئەم قاعیدەیە ئەڵێ نەفەقەت كل ئینسان فی مالیه نەفەقەی هەموو ئینسانێک لە ماڵی خۆیەتی واتە مناڵێک تەمەنی کە یەک ڕۆژە لە دایک ئەبێ نەفەقەی لەسەر باوکی نییە شیر و دایبێکەی ئەبێ ئەو مناڵە لە پارەی خۆی بکڕێ کەی واجبە بێ لەسەر باوکی بە سێ مەرج واتە واجببوونی نەفەقەی مناڵ لەسەر باوک خلافی ئەسڵە نەک ئەسڵ وایە خلافی ئەسڵە چونکە مەفروزە هەموو ئینسانی نەفەقەی لە ماڵی خۆی بێ بە سێ مەرج نەفەقەی مناڵ لەسەر باوک واجبە بێ یەکەم ئەگەر هاتوو مناڵەکە نەبوو بێت بۆ نمونەی ئێمە مناڵێک خوایەوێتی نیەتی پارەی نییە داهاتی نییە حکومەت معاشی نادات وەکو زەمەنی ئیمامی عومەر یا وەکو هەندێک دەوڵەت ئەمڕۆ مناڵ کە لە دایکە بێ ماڵانی خۆی هەیە معاشی هەبێ نەفەقەی مناڵەکە لە معاشەکەی خۆیەتی لەو ڕۆژەی کە دێتە دنیا خاڵی دووەم یا مەرجی دووەم بۆ واجببوونی نەفەقە ئەگەر وتمان مناڵەکە نەبوو بێ ئەبێ باوکی دەوڵەمەند بێ باوکێکی نەبوو واجب نییە نەفەقەی مناڵێکی نەبوو بکێشێ ئەمە بە پێچەوانەی ژن وتمان پیاو سوڵ بکە نەفەقەی ژنەکەی لەسەری واجبە بەس باوکێکی نەبوو واجب نییە نەفەقەی مناڵێکی نەبووی بکێشێ چکار دوکیان وەک یەکوان خاڵی سێیەم کە مەرجە بۆ ئەوەی نەفەقە واجب بێ ئەبێ مناڵەکە توانای کەسابەتی نەبێت مناڵەکە توانای کەسابەتی نەبێت مناڵێکی مەلووتکە توانای کەسابەتی نییە کەواتە ئەمە مەرجە بۆ ئەوەی نەفەقەی لەسەر باوکی واجب بێ دووەم ئەم مناڵەکە لە دایک بۆ داهات و دارایی نییە کەواتە ئەمە مەرجی دووەم بۆ ئەوەی کە لەسەر باوکی واجب بێ مەرجی سێیەم باوکی دەوڵەمەنە کەواتە ئەمە مەرجە بۆ ئەوەی کە نەفەقە لەسەر باوکی واجب بێ بەم سێ مەرجە نەفەقە واجبە بێ بەخلافی ئەم سێ مەرجە نەفەقە واجب نابێت وهاکەذا نەفەقەی باوکیش لەسەر مناڵ باوکێکی پیر کوڕێکی عازەبی هەیە کوڕێکی کەسابەت دەکا بەم سێ مەرجە نەفەقە لەسەری واجبە بێ یەکەم ئەبێ باوکەکە فەقیر بێت باوکی دەوڵەمەند نەفەقەی لەسەر کوڕەکەی واجب نابێ دووەم ئەبێ باوکەکە نەبوون بێ باوکی وتمان دەوڵەمەند وتمان خاڵی یەکەم باوکی نەبوون بێ خاڵی دووەم ئەبێ باوکەکە عاجز بێ لە کەسب یعنی باوکەکە ناتوانێت کەسابەت بکە باوکێک ئەگەر خۆی یا بێتە تەمەڵی خۆی یا بێتە ئەوەی کە بۆ نمونە بە مفتەخۆری بژی نەفەقەی لەسەر مناڵەکانی واجب نییە مەفروضە خۆی بڕوا کەسابەت بکە ئەگەر عاجز بێ لە کەسب ئەو کات نەفەقەی لەسەر کوڕەکەی واجبە خاڵی سێم ئەبێ کوڕەکەی دەوڵەمەند بێ لە داهاتی خۆی لە بەشی پێداویستەکانی خۆی زیاتری هەبێ بۆی نەفەقەی باوکی بکێشێ کەواتە بەم سێ مەرجە ئەم نەفەقەیە واجبە بێ مناڵ کاڵین کۆرپەلە بە حکمی چی نەفەقەی لەسەر باوکی واجبە کە ئێمە ئێستا قسەی لەسەرەکەین بە حکمی خوێن بە حکمی نەسەب نەفەقەکەی تابعی نەسەبێتی وتمانە کوڕی کێیە کوڕی ئەم پیاوەیە بەو پێنج مەرجەی کە وتمان مناڵ نەسەب هێدرێتە پاڵ باوکی کە مادەم کوڕی ئەم پیاوەیە بە پێی مەرجە شەرعیەکان کەواتە نەفەقەی لەسەر باوکی واجبە
لە حاڵەتی کۆرپەیە ئەم دوو حاڵەتە تێکەڵە بن. چۆن ئەم دوو حاڵەتە تێکەڵە بن؟ تۆ نەفەقەی مناڵ کە کۆرپەلەیە لە سکی دایکە ئەتوانی جایکەیتەوە لە نەفەقەی دایکی؟ ناتوانی جایکەیتەوە. خێزانەکەت نەفەقەی لەسەرت واجبە بە حکمەوەی خێزانتە. مناڵەکە نەفەقەی لەسەرت واجبە بە حکمی ئەوەی مناڵتە، بەس ئەم دوو نەفەقەیە تێکەڵە بن. لەم بابەتی ئێمە قسەی لەسەرەکەین کە بابەتی کۆرپەلە بوونە، چکە تۆ مناڵێکت هەیە، ئەم مناڵە ئاوێتەیە لە جەستەی دایکیە. ئەم مناڵە بەشێکە لە جەستەی دایکی، سربەخۆ نییە تۆ بڵێ وەڵام من نەفەقەی ژنەکەم بکێشم مناڵەکە بەجیا. نا، تۆ ئەگەر پێی مناڵەکە بەخێوکەی بێ دایکی بەخێوکەی. کەواتە کە قسە لەسەر نەفەقەی حەملەکەی بەم شێوازە قسەی لەسەرەکەی نەفەقە لەسەر دایکی مناڵەکە بۆ مناڵەکە. هۆکانی سێم بۆ واجببوونی نەفەقە کە ئێستا نەماوە، کاتی خۆی هەبووە مەسەلەی سیستەمی کۆیلایەتی و خاوەنددارێتی، ئەو کەسانی کە کۆی لەبوون لە بەردەستی خاوەنەکانیانە نەفەقەیان کێشراوە. ئەوە ئێستا نەماوە. ئێمە قسە لەسەر ئەم خاڵەیان بە تەرکیزەکەین کە نەفەقەی مناڵە. نەفەقەی مناڵ بەڕێزان، ئافرەت ئەگەر هاتوو پەیوەندی هاوسەرگیری لەگەڵ مێردەکەی بەردەوام بوو و حامیلە بوو لەو مێردەی، ئەم ئافرەتە نەفەقەی لەسەر مێردەکەی واجبە. ئێمە ناین ئەوە شی بکەینەوە بڵین نەفەقەی مناڵەکە بەجیا و ئافرەتەکە بەجیا. نا، ژیانی ژن و مێردایەتی و ئافرەتەکە چی پێویستە بۆ خۆی سۆنەرێکی بێ بۆ ئەوەی سیحەتی مناڵەکەی بزانێ، سیحەتی مناڵەکە ڕبتە بە سیحەتی خۆیەوە. پاری سۆنەرەکە لەسەر باوکی واجبە. ئافرەتەکە نەخۆشە، دەرمانی پێویستە، باشە خواردنی زیاتری پێویستە لەبەر مناڵەکە، ڤیتامینی زیاتری پێویستە لەبەر ژیانی مناڵەکە. هەموو ئەمانە لەسەر مێردەکەی واجبە، لەسەر مێردەکەی واجبە. ئەمە ئەگەر هاتوو پەیوەندی هاوسەرگیریەکە بەردەوام بوو. ئەگەر پەیوەندی هاوسەرگیریەکە پچڕا، چەنە حاڵەتمان هەیە ئافرەتە حەملی هەیە و تەلاق درێ. طبعا پچڕانەکە دوو هۆکاری هەیە، یا مردنە یا جابوونەوەیە. یا مردنە کاڵین جابوونەوە ئیتر فەسخە، ئیتر تەفریقە، ئیتر تەلاقە بە هەر سێ جۆرەکەی، تەلاقی ڕەجعی بێ، باینی بەینونەی سوغرا بێ یا باینی بەینونەی کوبرا بێ، لە هەر سێ حکمەکەیان نەفەقەی مناڵ مادەم ئافرەتەکە حەملی هەیە جیا لە مردن، نەفەقەی مناڵ هەل لەسەر باوکی واجبە. واتە ئافرەتێکمان هەیە مێردەکەی تەلاقی یاوە، ئەم ئافرەتە سێ تەلاق لە سێ کاتی جیاوازا دراوە، هیچ پەیوەندیەکی بەسەر مێردەکەیەوە نەماوە، مێردەکەی تەواو لێی بێگانە بۆتەوە، بەڵام ئافرەتەکە حەملی ئەو مێردەی لە سکایە. نەفەقەی ئەم ئافرەتە واجبە لەسەر ئەو پیاوە تا ئەو حەملە دائەنێ. خوای پەروەردگار بە واضحی لە قورئانە ئەفەرمێ وئین کن ئولاتی حەمل فأنفقوا عليهن حتى يضعن حملهن. ئەمە لە باسی جابوونەوەیە ئەفەرمێ ئەگەر حەملیان هەبوو فأنفقوا عليهن خەرجیان بکێشن حتى يضعن حملهن، هەتا مناڵەکانیان دائەنێن. لەبەرەوە جابوونەوەی ئافرەت لە پیاو ڕاستە ئافرەتەکە بێگانە ئەبێ، کە بێگانە ئەبێ سەبەبی یەکەم بۆ واجببوونی نەفەقە کە پەیوەندی هاوسەرگیری ئەبچڕێ، بەڵام سەبەبی دووەم ئەمێنێ بۆ واجببوونی نەفەقە کە ئەم ئافرەتە هەڵگری مناڵێکە لە پیاوێک بە حکمی ئەوەی مناڵەکەی لە سکایە، نەفەقەی ئافرەتەکە هەر واجبە، چونکە من ناتوانین نەفەقەی مناڵەکە جاکەینەوە لە نەفەقەی دایکی. لەبەرەوە ئەمە قاعیدەیە. تەفسیری قورطبی، ئیمامی قورطبی لە تەفسیرەکەیە دەربارەی ئەو ئاەتە ئەفەرمێ ئەجمع ئەهل العلم على أن نفقة المطلقة ثلاثا. ئەفەرمێ زانایان بە کۆی دڵ باوەڕیان وایە کە ئافرەتێک ئەگەر بۆ سێ جاریش تەلاق درابێ، باشە ئەو مطلقة للزوج عليها رجعة، یا ئافرەتێک ئەگەر نەوعی تەلاقەکەی ڕەجعی بێ، واتە یەک تەلاق درابێ یا دوو تەلاق درابێ و مێردەکەی مافی گەڕانەوەی هەبێ، ئەفەرمێ وهي حامل واجبة. واتە نەفەقەی ئافرەتێک ئەگەر حامیلە بوو بەم شێوازە، چ مطلقەی ثلاث بێ چ مطلقەی ڕەجعی بێ، نەفەقەی لەسەر مێردەکەی واجبە. ئەمە ئیجماعی لەسەرە. حەدیثێکی فاتیمەیەکی قەیسمانەیە کە خێزانی ئەبوو عەمری کوڕی حەفسی کوڕی مغیرەیە. ئەم ئەبوو عەمری کوڕی حەفسی کوڕی مغیرەیە لەگەڵ ئیمامی عەلی ئەڕوا بۆ یەمەن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەینێرێ ئیمامی عەلی ئەکا بە والی لە یەمەنە. ئەم پیاوە ئەڕوا لەگەڵی، کە ئەڕوا لەگەڵی دیارە پێشتر دوو تەلاقی خێزانەکەی داوە. خێزانەکەی کێ؟ فاتیمەیەکی قەیسە. ئەم پیاوە کە ئەڕوا سەفەرەکە بە کەسێکە تەلاقێکی تر بۆ خێزانەکەی ئەنێرێ، یەک تەلاقیشی ماوە، ئەڵێ کە گەڕایتەوە پێی بڵێ مێردەکەت ئەو تەلاقیشی خستووە. دواتر دوو پیاوی دۆستی خۆی ئەبێ کە حاریثی کوڕی هیشامە لە عەیاشی کوڕی ئەبی ڕەبیعەیە، ئەڵێ ئێوە کە گەڕانەوە هەواڵی تەلاقەکەی پێ بدەن، نەفەقەکەیشی بدەنێ. ئەم دوو پیاوە
دیارە شارەزاترن لە دین لە مێردەکەی هەرچێکیان سەحابن بەس ئەم دوو پیاوە شارەزاترن کە دێنەوە ئەڵێن مێردەکەت ئەمە تەلاقی سێمی بۆ ناردووی پێی وتووی نەفەقەت بدەینێ بەڵام تۆ نەفەقەت نەماوە تا بدەینێ چکە ئافرەتەکە دیارە حامیلە نەبووە ئێمە تەلاقی سێم جاریشە و حامیلەیش نییە واتە پەیوەندی و سەرگیریەکە کۆتایی هات کە پەیوەندی و سەرگیری کۆتایی هات کەواتە نەفەقەش کۆتایی هات ئافرەتەکە قسەکەی پێ ناخۆشە بێت لەسەر دڵیشی قورسە بێت ئەچێ بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڵێ ئەی پێغەمبەری خوا من مێردەکەم وای بەوان گوتو ئەوان وا بە من ئەڵێن ئایا من هیچم ناکەوێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا نەفەقەتە لەکی ئەفەرمێ نەفەقەت نییە چکە عەلاقە زەوجەکە قەتع بووە کەواتە ئەگەر حەملی هەبوایە بۆ حەملەکە ئەماندا بەڵام کە عەلاقە زەوجەکە قەتع بووە حامیلە نییە نەفەقەی ناکەوێت ابن رشد لبداية المجتهدة أفرمي هل باسي إجماع علماء أفرمي اتفقوا على أن للمعتدة الرجعية النفقة والسكنى أجر آفرت إلى عدي طلاق رجعية به نفقوا سكناي شي هي وكذلك الحامل أجر حمليها به أوش نبه هل نفقي واجبة ابن قدامج لمغنية أفرمي الرجل إذا طلق امرأته أفرمي هل بياوك طلاقي خيزان كيدا طلاقا بائنا طلاقي بائن يعني بياوك استما في قرانوي نما وانجا بائن يجدو بشي يا صغرايا يا كبرايا أفرمي أقل بياوك جنكي بشي وازك طلاق ذاك ما في قرانوي نمينه فإما أن يكون ثلاثا قال يا طلاقي سيم جارة كبيوتي بائني بينوني كبرى أو بخلع يا طلاقك خلعية كبائني بينوني صغرايا أو بانت بفسخ يا علاقة كان فسخ بوتو وطبعا بشي فسخ بيتو بو نمونا أقر هاتو بو ما دركو أمدوان الشيدان خواردو بيكو علاقة كفسخ بيتو يا بو نمونا ام پیاوە لە ئیسلام چووە دەرەوە کوفری کرد جوێنی بەخوادا کە جوێنی بەخوادا لە ئیسلام چێتە دەرەوە کە چووە دەرەوە ئەگەر تەوبە نەکا علاقەی زەوجەکەی هەڵەوەشێتەوە بەم علاقانە ئەوتێ فەسخە بێتەوە واتە علاقە هەڵەوەشێتەوە وكانت حاملا ئەگەر ئافرەتەکە حەملی هەبوو فلها النفقة والسكنى بإجماع أهل العلم أو كاتا نفقي ئافرەتەکە واجبە بە ئیجماع واتە زانایان بە کۆی دەن خلافیان نییە لەسەر ئەم مەسەلەیە ئەمێنێتەوە تەوەری دووەم أي أجر هاتو آفرتك حامل بو جوري جابونا وكيان وفاتي مردكي بو طلاق نبو فسخش نبو خلعيش نبو أمان هيج نبو لا أم جارم مردك مردوا بياوك مان هي أمريش نكي حاملة استا كسلانين ونية كان فقي أمنا الله بيجوي باوكي بملي لسر باوكي بو لمالي باوكي بو استا كباوكي مرد إمنا فقي أم آفرتا بكيشين تابنا لكي لي أبيتوا أجرنا فقي أكيشين لكيو أكيشين ئایا لە میراتی پیاوەکە نەفەقەکەی کێشین یا لە داهاتی ئافرەتەکە و دارایی ئافرەتەکە و بەشە میراتی ئافرەتەکە یا لە حیسەی مناڵەکەی کێشین طبعا ڕەئی ڕاجح لەم مەسەلەیە بەڕێزان ئەوەیە کە نەفەقەی ئافرەت هەر وەزعێکی هەبێت لە دوای مردنی مێردەکەی نەفەقە قەتع بێت بۆ چونکە پیاو ئێستا لە دوای مردن خاوەنی هیچ نییە یعنی تۆ هەموو ئەم دنیاە هی تۆ بێ لە سەرمەرگا خاوەنی هیچ نیت ها كوتاي بهات ملكيتي تو كوتاي بهات تنعنت وصية كإما إجازة بأدين بخلاف قواعد الشرع وصية جائزة بو شون كإما لتعريف وصية ألين الوصية تصرف مضاف إلى ما بعد الموت ما ملك الدنيا لدواي مردن إنسان دواي مردن قابليتي تصرفي هي أهليتي تصرفي هي إمالين مردن إنسان كاتو بعديم الأهلية هردو أهليتك شي نكترها أداء أهليتي أداء وجوب شينايا الله أي شون إنسان بو نمونة من أجر قتم أجر مردم يقل سرسي مالكم بو مزقوت باش ألم أجر مردم كواتا قسكي من لدواي مردني خوم أشيت بواري جيبا جي كردنوا باشا لدواي مردن كابرا ما في تصرف هي بمالو نخير أي بو أما جائزة خواهي پروردگار بنص قرآن جائزة أجنا بخلاف قواعد شرع وصية جائزة كواتا إنسان كأمره ما بس مخالة كإنسان أمره خاوني هيج نية ما في تصرفي شي له هيج أنا مني بخلاف وصية آفرتكي هي حاملة ميراثي أم بياو دا بشكل خزانكي بشكل ميراث با منالك بشكل ميراث با كسوكا بشكل ميراث با رأي راجح بوچوني پسندي زانايان أويا كنفقي آفرتي حاملة وحملكي شي اینجا پەیوەندی هاوسەرگیریەکە لە کاتی مردنەکەیان ما بێ یا نەما بێ نەفەقی ئەو ئافرەتۆ مناڵەکەیشی لە داهاتی پیاوەکە نییە چکە ئێستا پیاوەکە خاوەنی هیچ نییە تۆ بڵێ لە پارەی پیاوەکە پارە نەما بڵێ پیاوەکەی پیاویش نەما بڵێ پەیوەندی هاوسەرگیریش نەما ئێستا پارەیەکت هەیە ئەم پارەیە 2 سنتی مڵکی خەڵکە
ئەم مناڵە بەشێک ژنەکە بەشێک باوکی بەشێک دایکی بەشێک براکەی بەشێک کێ بەشێکی بەشێەوە هاکەدا پارەکە تەوزیع بووە ئەگەرنەوە لە سەردەمانی پێشوە ئافرەتێک دیارە ئافرەتێکی دیندار بووە پیاوەکە دوو ژنی هەبووە خەریکی چێشتێنانە بێ لە ماڵە جوابی بۆ دێنن ئەڵێن مێردەکە مرد ئەڵێن سوبحان الله چێشتەکان قڵپەکاتەوە ئەڵێ ئێستا حەڵاڵ نییە ئێمە لەم پارەیە بخۆین حسەی خەڵکی تێکەوت ئێستا ئەم ماڵە بە ئێمە ناشێت ئێمە بەشێکمان هەیە بەس هەموو بەشەکان نا ئێستا پیاوەکە مردووە ئەبێ یەکلایکەینەوە لەگەڵ باقی میراتگەرەکانە چەند بەر ئێمە ئەکەوێت ئێمە لە داهاتی خۆمان بخۆین ئەمە دیقەی فەهمی ئەم ئافرەتەیە لە دین فعلەن وایە ئینسان کە مرد خاوەنددارێتی نامێنێ باش ئەی نەفەقەی مناڵەکە چی لێدە لەم حاڵەتەیە ڕأی ڕاجح ئەوەیە نەفەقەی مناڵەکە طبعا علەما خلافیان هەیە لەسەر ئەم مەسەلە هەندێک گەڵێن لە بەشە میراتی خۆیەتی هەندێک گەڵێن لە ڕأی ڕاجحی زانایان ئەوەی کە بەڵگە پشتڕاستی ئەکاتەوە و ڕأی بەقووەتە ئەوەیە کە نەفەقەی مناڵ لە دوای وەفاتی باوک لەسەر دایکە ئەنجا دایک لە بەشە میراتەکەی خۆی بووی خەرجەکە یا دایکەکە لە داهات و دارایی خۆی بووی خەرجەکە گرنگ ئەوەیە لە نەمانی باوکە نەفەقەت حەولەکە چێتە سەر دیمەی کێ ئەچێتە سەر دیمەی دایک بالضبط وەکو حاشا لە مەسەلەیە وەکو لە مەسەلەی مناڵی زینایە ئێمە وتمان لە مناڵی زینایە چونکە نەسەبی مناڵەکە ناچێتە پاڵ باوکی نەفەقەیشی ناچێتە سەر باوکی ئێچێتە سەر کێ چێتە سەر دایکی لێریشە کە باوکە مرێ باوک تەواوە حسابی عەدەمی بووە بکە نەبووە نەفەقەکە چێتە سەر کێ نەفەقەکە چێتە سەر دایکی نەفەقەکە لەسەر دایک واجبە بێت طبعا بەڵگە چیە لەسەر ئەمە حديثك پیغمبر هي صلى الله عليه وسلم أفرمي ليس للحامل المتوفى عنها زوجها نفقة أفرمي آفرتك حاملي مرد مردو نفقي واجبنية بيهقيش لابن عباس وأثرك جريته أفرمي باسي آفرتي مرد مردوك أفرمي لا نفقة لها وجبت المواريث أفرمي نفقينية ميراث توزيع بوتازة أو بارانا بون بميراثي توزيع بون لدر المختار حنفي كان هاتوا قال لا تجب النفقة بأنواعها هرشي جوركاني نفقة هي سقوطك بوكي لمعتدة موت مطلقا هر آفرتك هر جوريك عديها بي لم يردكي هر جوريك عدة حامل بي عدكي ذوات الأقراء بي ذوات الأشهر بي هرشي هبو بي هر جوري عديها بآفرتك لمردني ميردكيا قال ولو حاملا با حامليش بي نفقي لسن ميردكي نامينيا لحاشية الدسوقي مالكي كان هاتوا ألا تسقط بموته ألا بمردني بياوكا تشي سقوطك نفقة وكسوة نفقة وكسوة من في العصمة يعني من في العصمة كي أو جنانا كهشتا بيش مردنك جياني جنو مردايتيان لقل مردكان بردوان بوا والرجعية أو إشي كطلاق يا دو طلاق دراوة بيش مردني بياوكا ما في جيرانوي هبوا همو أمانة ألا نفقيان سقوطك والبائن آفرتكش كطلاق دراوة بيش مردني بياوكي مردكي ما في نبوة بيقريتوا حاملا كانت أم لا حاملة بيا حاملة نبي نفقي واجبنية إمام الشربيني لإقناع شافعي كان عليه وخرج بقيد البائن المعتدة عن وفاة ديار أم عليه معتدي بائن نفقي واجبة أم عليه وخرج بقيد البائن عليه كاتي قال معتدي بائن معتدي طلاقي بائن نفقي واجبة عليه أم قيد مفهوم مخالف شيء ورقيله معتدي وفاة واتا آفرتك أجر لعدي وفاة به فلا نفقة لها وإن كانت حاملا با حامليش بين فقيل سن مردكي واجبنية كواتر يراجح فقهاء أمايا كجمهور بمطلقي لسر أوان كنفقي آفرت لدواي مردني مردكي أجر حامل بو نفقي خوي منالكيشي لأستوي آفرتك خويتي ناكر يبلين لحصي منالك ميراتي منالك صرفك بو چونك يكام خاوەنددارێتی مناڵەکە بۆ حیسە میراتەکەی خۆی وەهمە تەقدیرە حەقیقی نییە چکە وتمان مناڵ ڕاستە بەشە میراتی بۆ دائنین بەس مناڵەکە خاوەنێتی یا کە لە دایک بوو ئەبێ بە خاوەنی کە لە دایک بوو ئەبێ بە خاوەنی ئێمە ئێستا مناڵەکە خاوەنی نییە چۆن تەسەڕوف بکەین لەو ماڵەیە ئەمە خاڵی دووەم پارەی مناڵ تەسەڕوفی وەلی ئەمر یعنی هەڵسوکەوتی وەلی ئەمر خەرجکردنی وەلی ئەمر بۆ پارەی مناڵ مەنوتە بە مەسلحە واتە ئەبێ بەرژەوەندی مناڵەکەی تابێ چ بەرژەوەندی مناڵێک هەیە مەلۆتکەیە لە سکی دایکایە کۆرپەلەی عەقڵی بە هیچ ناشکێ ئێمە لە ئێستۆ بین لە پارەکانی ڕاکێشین من خەرجی خۆتی لێ ئەەکەین لە کاتێکە ئەو خەرجی نەبووە خەرجی ئەو خەرجی دایکی بووە لە سکی دایکیا بووە چونکە کاتە منطق نییە ئێمە لە حیسە میراتی مناڵەکە سەرف بکەین نەخێر حیسە میراتی مناڵەکە دەستکاری ناکرێت تا ئەو کاتی لە دایک ئەبێ باشە حیسەکە یەچێتەوە سەر
وەکو عرضم کردن ڕأی ڕاجح ئەمەیە. ئەمە ئەگەر هاتوو ئەم مناڵە بەرهەمی زەواجێکی صحیح بوو، ئەی ئەگەر بەرهەمی زەواجێکی فاسید بوو، یعنی ئێمە زەواجەکە بۆ نمونە وتبوومان ئەم زەواجە ئەبێ هەڵبوەشێتەوە، بەڵام ئافرەتەکە حامیلەیە، لێرە نەفەقە لەسەرکەیە، وتومانە ئەوە بکە بە قاعیدە لە لای جەنابەت، نەفەقە فەرعی نەسەبە، مادەم نەسەبی لەسەر ئەو پیاوەیە کە زەواجە فاسیدەکەی کردووە، لێرەیشان نەفەقە هەر لەسەر ئەو پیاوە واجبە، با عەلاقەکەش هەڵبوەشێنینەوە. یعنی گریمان ئەو ڕۆژەش نمونەیەکی وام هێنایەوە، کچ و کوڕێک زەواجیان کردووە، ئێستا ئافرەتەکە حامیلەیە، بۆمان دەرکەوت کاتی خۆی شیریان پێکەوە خواردووە، عەلاقەکەمان هەڵوەشانەوە، بەڵام ئەم ئافرەتە حەملی هەیە لەو کوڕە کە بۆمان ئیسپات بووە برای شیری خۆیەتی. ئێستا نەفەقی ئەم مناڵەی کە لەسکی ئەم ئافرەتایە لەسەر کێ واجبە؟ لەسەر برا شیرەکەی خۆی کە مێردێتی، عەلاقەکەش هەڵوەشاوەتەوە. ئێستا ئەو دوانەوەکو خوشک و برا مامەڵە ئەکەن، بەڵام ئەم مناڵە کە لە پرۆسەی ئەو پەیوەندیە دروست بووە، ئێمە پەیوەندیەکە کەسیان تاوانبار نین چکە نەیانزانیوە، ئەم مناڵە نەفەقەی لەسەر ئەو پیاوەیە هەتا لە دایک ئەبێ، مادەم نەسەبی ئەگەڕێتەوە بۆ ئەو نەفەقەکەیشی هەر لەسەر ئەو واجبە. ئەمەش تقریباً هەست ناکەم بەڵگە هێنانەوەی ئەوێ چونکە واضحە ئەمێنێتەوە نەفەقەی مناڵ لە زینا. طبعا ئەم مۆزوعە ئێمە کاتی خۆی حەسممان کرد، وتمان نەسەبی مناڵ لە پەیوەندیەک کە ناشەرعی بوو بێ کە تەجاوزی سنوورە شەرعیەکانی کردبێ، وتمانە نەسەبی ئەو مناڵانە نادرێتەوە پاڵ ئەو کەسانی کە دوو لە ڕووی جەنابەتان داوێن پیسەکانیان کردووە. وتمان نەسەبەکە ئەگەڕێتەوە بۆ کێ؟ بۆ دایکی مناڵەکە. کە نەسەب بگەڕێتەوە بۆ دایکی مناڵەکە کەواتە نەفەقەکەش لەسەر کێیە؟ نەفەقەکەش هەر لەسەر دایکی مناڵەکەیە. ڕەیەکی ئەحناف هەبوو، وتمان ئەحناف ئەڵێن ئەگەر کابرا تەسەتوری کرد لەسەر تاوانەکە، باسی نەکرد لە زینایە، چوو ئافرەتەکەی مارە کرد، بە کەس نەیزانی ئەو مناڵە لە دەرەنجامی زینا دروست بووە. بۆ نمونە وتمان پیاوەکە چکۆ پەیوەندیەکی ناشەرعی لەگەڵ ئافرەتەکە هەبووە، دوای مانگێک چوو ئافرەتەکەی مارە کردووە، بەڵام پێش مانگێک چۆتە لای بە ناشەرعی. ئەو مناڵی کە دروست بووە بەرهەمی ئەو پەیوەندیە ناشەرعیەیە، بەڵام پیاوەکە بە ئێمە ناڵێ، وا دێتە پێشچاوی ئێمە کە ئەو مناڵە بەرهەمی پەیوەندیە شەرعیەکەیە. قەضاءن مادەم ئێمە نازانین نەفەقەی ئەو مناڵە و نەسەبیشی ئەچێتە پاڵ ئەو پیاوە قەضاءن. بەڵام وتمان ئەحناف لێری شاعڵێن شەرعەن پیاوەکە نابێ مامەڵەی مناڵێکی شەرعی لەگەڵ ئەو مناڵە بکە، بەڵام قەضاءن بەڵام شەرعەن نا. بەڵ قەضاءن تەسکەری لەسەر خۆی بۆ دەربێنێ، بۆ نمونە نەفەقەی بکێشێ، نەسەبی بداتە پاڵ خۆی، بەڵام مەسائیلی میرات و مەسائیلی ئەوەی کە بڵێن ئەم کچە ئەگەر کچ بێ ئەم مناڵە ئەم پیاوە ئەتوانێت مامەڵەی باوکێکی شەرعی لەگەڵا بکە و خەڵوەی پێ بکە و دەست کاتە ملیمات چکە ناتوانێت ئەوانە بکات، چکە مناڵی ئەو نییە شەرعەن. شەرع قەطعی نەسەبی ئەکا، بەڵام قەضاءن ئەتوانێت مامەڵەیەکی دنیەوی بەو شێوازە لەگەڵ بکە. لەبەرەوە نەفەقەی مناڵی زینا بە هیچ شێوازێک لەسەر ئەو پیاوانە واجب نین کە داوێن پیسەکەیان کردووە، و ئینەما ثابتە لەسەر کێ؟ ثابتە لەسەر دایکیان. ئەمەش سەبارەت بە نەفەقە بەڕێزە. حکمێکی ترمان هەیە مەسەلەی میرات. طبعا ئەم مناڵانە هەموو ئەم بابەتانی کە من باسەکەم مافە دارایەکانی ئەم مناڵانن. ئەم مناڵانە خوای پەروەردگار بەم شێوازە ئەحکامی شەرعدا ئەڕێژێتەوە بۆچی؟ بۆ ئەوەی مافی ئەم مناڵانەی کە توانای پارێزگاری و داکۆکیکردن لە مافی خۆیان نییە، خوا بیپارێزێ بۆیان، بۆیە دیفاع لە نەفەقەکەیانەکە، دیفاع لە میراتەکەیانەکە، دیفاع لە وەقفیانەکە، لە هیبەیانەکە، لە وەسیەیانەکە، جگە لە حەقە معنەویەکانی ترکە لە محاضرەکانی پێشوا باسمان کرد. یەکێک لەو حەقانە کە دین دیفاعی لێ ئەکا، خوا دیفاعی لێ ئەکا، بریتێ لە حەقی میرات. میرات دیسانەوە ڕاستە حەقێکی مالیە، بەڵام وەکو نەفەقە ڕەبتی هەیە بە حەقی چیەوە؟ بە حەقی نەسەبەوە. چونکە ئێمە سێ سەبەبمان هەیە بۆ واجببوونی میرات، وەکو لە شەرحی ڕەحەبیەیە ئەڵێ ئەسباب میراث الورى ثلاثة كل يفيد ربه الوراثة وهي نكاح وولاء ونسب ما بعدهن للمواريث سبب. إنسان بس سبب ميراثه با يا عقد زواج يا خوين باوك بو كركر بو باوك بو دايك بو ننك بو باپيره أمانة پەیوەندیەکی خوێن هەیە لە نێوانە، یا مەسەلەی سیستەمەکەی کەوتمان ئێستا نەماوە سیستەمی کۆیلایەتی، ئەوش کاتی خۆی بەشێک بووە لە هۆکارەکانی میرات بردن. ئێستا دوو هۆکار هەیە، مەسەلەی زەواج لەگەڵ مەسەلەی خوێن و مەسەلەی نەسەب. هەر کەسێک نەسەبی بڕواتە پاڵ کەسێکی تر میراتیشی لێ ئەبا. نەسەب بڕوات، ئێمە ئەم مناڵانی کە قسە لەسەر حکمەکانیان دەکەین بڕیارماندا مناڵی هەرکێن میرات لەو ئەبن، میرات لەو ئەبن. ئەگەر نا ئەو کاتە میراتەکە واجب نابێت. ئەسڵ لە مەشروعیەتی میراثی مناڵە چییە بەڕێزان؟
خوي پروردگار لقرآن بواضحي أفرمي يوصيكم الله في أولادكم للذكر مثل حظ الأنثيين. طبعا كافرمي أولاد معلومي جنابت أنا لزماني عربية ولد شمولي كتو كري شكا ابن بنتي شكا أما خالي دوام كافرمي أولاد شمولي أو مناڵانە ئەکا کە ئێستا بوونیان هەیە با نوتفەیەکیش بن ئەوانە ناکە نەبوون ئێستا ئەوانە شمولیان ناکە ئەوانە شمولەکە کە ئێستا پێیانەوتی ئەولاد ئەنجا ئەمانە حمل بن یا هەبوو بن لە دەرەوە فەرقیان نییە. مناڵێک وەکو عەرزم کردن کوڕێک لە سکی دایکیا هەمان ئەو میلاتە ئەبا کە کوڕێکی 40 ساڵی با هیچ فەرقێکیان نییە. تەمەن جیاوازی دروست ناکە لەو حاڵەتەیە. پیغمبری خواه صلی الله عليه وسلم لحديثك أفرمي إذا استهل الصبي أفرمي منال أجر بزندوي لدايك بو صلي عليه وورث أفرمي نيجي لسدك له وميراتش أبا إجماعيش علماء إجماع يعني هيا ابن قدامة المغنية أفرمي واتفقوا على أنه إذا استهل صارخا ورث وورث أفرمي أجر هاتوا منالي استهل صارخا واتا دنگێکی لێ بەرز بوو علامەتی حیاتی لێ دروست بوو ئەو مناڵە میرات ئەبا میراتیشی لێ ئەبرێ کەواتە ئەم مناڵانە کە کۆرپەلەن بەشێکی کە لە مافە دارایەکانیان بریتێ لە مافی میراتیان بە چەند مەرج مناڵ میراتی ئەبا ئەبێ دوو مەرجی تیابێ. خاڵی یەکەم ئەم دوو خاڵە گرنگن بەڕێزان ئەبێ مناڵەکە لە کاتی مردنی میرات لێگیراوەکەیە هەبوو بێت يعني چی؟ يعني نطفە بێ لە سکی دایکە. ئیشکالێکی ئێستا فقهیمان هەیە ئەو مناڵانەی لە سەنتەرە پزیشکیەکانە سەنتەرەکانی مناڵی بلووری پیاوێک سپێرمی خۆی داناوە ئافرەتەکە شێلکەی داناوە ئەمانە ئەگەر پێش ئەوەی بپیتێنرێن و بگێڕێنەوە سکی دایکیان پیاوەکە بمرێ ئەمانە بە مناڵ حسێبن تا میرات ببن نابێ بە میرات حسێب بن ئەگەر پیتێنرابوون بەڵام نەگێڕابوونەوە سکی دایکەکە ئەکرێ بە مناڵ حسێب بکرێن. یعنی تۆ هێلکەیەکی پیتێنراوت هەیە ژن و پیاوەکە قەدەری خواوا بوو هێلکەکەیان پیتان دوای ئەو پیاوەکە مرد. جارێ یەکەم ئێستا ئافرەتەکە بۆی هەیە بڕوا ئەو هێلکە پیتێنراوە بخاتەوە ڕەحمی خۆی. دووەم ئەگەر کردی ئەو هێلکە پیتێنراوە میرات دەبا هیچیان نەخێر چونکە ناتوانێت طبعا ئەمە دواتر ئەگەر خواتە من با لە مەسەلەی مناڵی بلووری زیاتر قسەی لەسەر دەکەین بەڵام ئافرەت لە دوای مردنی مێردەکەی لێ ئەجنەبی ئەبێتەوە بە بێگانە ناتوانێت بڕوا سپێرمی پیاوەکەی بخاتەوە ڕەحمی خۆی وەکو سپێرمی پیاوێکی بێگانە وایە چونکە مردن قەطعی عەلاقەی زەوجیەکە مادەم ناتوانێت خۆی بپیتێنێتەوە بەو هێلکەیە کەواتە ئەو هێلکەیە بە مناڵی ئەو پیاوە حسێب نییە ئێستا چونکە بۆ تۆ چۆن ئەیکی بە مناڵ ئادەی چۆن ئەیکی بە مناڵ ئێمەڵی نابی بخیتەوە ڕەحمی دایکی خیتە ڕەحمی کەیکی بە مناڵ ئەگەر ڕەحمی دایکی خۆی لێ حرام بێ هەموو ئافرەتێکی تر بە ئەولاتر حرامن لەبەرەوە نەمیراتە بە ئەم هێلکە پیتێنراوە نە بە مناڵیش حسێبە ناشتێتەوە ڕەحمی دایکی مەمنوع شەرعەن بیخاتەوە ڕەحمی خۆی چوەکو عەرزم کردن قەطعی عەلاقەی زەوجەکە بە مردن دروستە بێ. ئەگەر ئەمانە ئێمە حسێبیان کەین بە مناڵ گرفتی گەورەمان بۆ دروستەکەن بۆ لەوانەیە کابرا 50 سپێرمی هەبێ لەو سنتەری مناڵی بلووری و چاندنەیە باشە ئێمە حسابی هەبێ 50 مناڵکەین جا ئەم خاتونە هەر ڕۆژە تااقەتێکی خۆی تەڵقی حەکا بەدانێ ئەڵێ مناڵێکش حیسە میراتی بۆ دانێ تۆ ناتوانانی حکم بدەیت. ئێمە ئەڵێین ئەبێ مناڵەکە وجودی فعلی هەبێ لە کاتی مردنی باوکە وجودی فعلی بریتیە لە بوونی هێلکەوتەوەکە لە ڕەحمی دایکە لە دەرەوە چونکە بە مردن ناچێتەوە ڕەحم لە دەرەوە بوو بێ کە مرد ناتوانانی بخیتەوە ڕەحم کەواتە ئەبێ هەبوو هەبێ لە سکی دایکەکەیە ئەمە مەرجێکی ئەساسیە بۆ ئەوەی کە مناڵەکە میرات بگرێ. ابن نجیم لە بەحر الرایقی حەنەفیەکان ئاڵێ الجەنین يرث ئەڵێ کۆرپەلە مناڵە بە إذا كان موجودا في البطن عند موت المورث ئەڵێ میرات دەبا ئەگەر هاتوو کۆرپە بوو لە سکی دایکە لە کاتی مردنی میرات لێگیراوەکە لە زمانی ئەوانە مناڵی بلووری نەبووە بەڵام وەرە قاعیدەکە بێنێرە خوارەوە تەطبیقیکەوە ئەکە ئەو قسەیەکە کە من عەرزم کردن
إمام نووي منهاج الطالبين أفرمي فإن انفصل حيا لوقت يعلم وجوده عند الموت ورث أفرمي أجر منالك لدايك بو لكاتك ئەمانزانی یعنی باسی مودەی حەبلمان کرد لە کاتێکا لەدایک بوو ئەمانزانی لە کاتی مردنی باوکە لەو کاتەیە مناڵەکە حەمل بووە میراتەوە کەواتە مەرجی یەکەم بۆ ئەوەی ئەم کۆرپەلانە میراتگر بن ئەبێ هەبوو بن لە سکی دایکیانە لە کاتی مردنی باوکیانە خاڵی دووەم ئەبێ بە زیندویی لە دایک بن ئێمە ڕاستاڵین بەشە میرات بۆ کۆرپەلەدا ئەنین بەس ئەگەر کۆرپەلەکە لەبار چوو با نۆماڵیش بێ بە نۆماڵی لەبار چوو کە مرد هیچ علامەتێکی کە لەدایک بوو هیچ علامەتێکی ژیانی پێوە دیار نەبوو کە مرد کەوتە خوارەوە و لاشەیەکی بێگیان و نە هەناسەیەک نە دەنگێک نە پژمەیەک نە پەنجە هیچی لێ نەبوو مناڵەکە ئەم حاڵەتە بەڕێزان بە حاڵەتی مەوت لە قەڵەم ئەدرێ کاتە مناڵەکە میرات نابە ئەگەر بەشە میراتێکیشمان بۆ دانابێ دوای مردنی باوکی ئەم بەشە میراتە ئێستا ئەبێ بگەڕێتەوە بۆ میراتگرەکانی تر ئەم مناڵش بنەبوو حسێ بکرێ کەواتە بەم دوو مەرجە مناڵ میراتگرە لە باوکی یەکەم هەبوو بێت یا لە هەر میراتگرێکی تر یەکەم هەبوو بێت لە کاتی مردنی ئەو میرات لێگیراوەیە دووەم بە زیندویی لە دایک بێت یەکێک لەم دوو مەرجە نەبێت مناڵەکە میرات نابە وردەکاریەکانی ئەم بابەتە هەڵەگرین بۆ دەرسی داهاتوو أقول قولي هذا واستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته. من آياته أن خلقكم من تراب ثم الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم لقد خلقنا الإنسان في أحسن هەنگاوە سەرەتاییەکانی بە مرۆڤ بوون و حکمە شەرعیەکانی